بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ خۆشحاڵم ئەمڕۆ لەگەڵ هاوکارم کاک دانیار لە خزمەتانین بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری پەیامی ڕۆژ کە کۆمەڵێک بڕگەوابەتی جیازمان بۆ ئامادە کردوون تایبەتن بە بابەتی ڕۆژ واتە سەردەمیانن کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمانە بن بۆی کە سوودیان لێوەرکردن. سڵاوتان لێبێت بینەرانی عزیز، هیوای بانێکی باش و پرخێر و بەرەکەتان بۆ دەخوازین. لەگەڵ هاوکارانمان بە یارمەتی هاوکارانمان کۆمەڵێک بابەتمان بۆ ئامادە کردوون. لە تەوریەکەمی بەرنامەکەماندا ئەمڕۆ باز لە وەرزی نەمامچاند و پەیوەندکردنی درەختەکان دەکەین کە جوتیارێک لە راپۆرتێکدا باز لە چۆنیەتی نەمامچاندن و چۆنیەتی پەیوەندکردن بۆمان باز دەکات کە لە ئێستادا وەرزی ئەوەیە کە نەمامەکان بچێنێت و هەروە پەیوەندکردنیان بۆ بکرێت. تەوری دووەمی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان قسەکردنە لەسەرەوەی کە لە ساڵی ڕابردوو لە مانگی دوو هەندێک گەنج هاشتاکی لەبەرکردنی قورآنی پیرۆزیان ڕاگەیاند. دیارە ڕێژەیەکی زۆر لا گەنجانمان بەشداریان تێدا کردبوو، بەڵام چوار گەنج تا ئێستا هەموو قورآنی پیرۆزیان لەبەر کردووە، هەندێکیشیان بە پێی ڕێژەیەکی زۆر لە قورآنیان لەبەر کردووە. ئەو چوارەی کە لەماوەی ساڵدا قورآنیان توانی لەبەر بکەن لە ڕێگەی هەشتاک و گروپە تایبەتانەی کە دایانناوە لە تەوری دووەمی پەیامی ڕۆژدا ئەمڕۆ میوانمان بزانین چۆن قورآنیان لەبەر کردووە. بەدەر لەم دوو بابەتەش کۆمەڵێک زانیاری و بابەتی دیکەمان بۆ ئامادە کردوون. دەستپێک دەچینە لای بڕگەی کەش و هەوا بزانین گۆڕانکاریە کەش و هەوایەکان چین لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان پێکەوە بینەری دەبین.
هێشتا بەفر لە ناوچە شاخاویەکان و لە هەندێک بە تایبەتی ناوچەی هەرێمی کوردستان ماوە و ڕێژەکەی زۆرە. بۆیە هەندێک کۆمەڵێک گەنج لە شاخی کێلێ لە شاخەکانی دەوروبەری کێلێ کۆبوونەتەوە ڕۆشتونەتە ناو شوێنە بەفراویەکان لەوێ دانەوێڵە بۆ باڵندەکان دادەنێن کە ئەمە کارێکی خۆبەخشی و خێرخوازی و مرۆڤ دۆستانەیە کە ئەم گەنجانە پێ هەڵساون. هاوکارانمان ڤیدیۆکیان بۆ ئامادە کردوین کۆمەڵێک دیمەنی جوان و سەرنجڕاکێشی تێدایە با پێکەوە بینەری بین. ئەمە لە وەرزی زستاندا چالاکی بە دەنگەوە هاتنی گیانداران و ئاژەڵەکێویەکان و باڵندەکانی سنووری مەرزایەکانی کێلەین. دیارە ئەم ساڵ بۆ یەکەم جارە ئەم هەڵمەتە دەست پێ دەکەین زیاتر بۆ ئەوەیە کە باڵندە و گیاندارەکێویەکان هەز بە تەنیایی بەبرسێتی نەکەن، هەز بەوە نەکەن کە لە وڵاتێکدان ژینگە وەک پێویست نییە خەمخۆر و خێرخوازان لایەن لێ ناکەنەوە. ئێمە وەکو ڕێکخراوی چەتری هەمووان هەموو ساڵێک لەو کاتەدا ساڵانە 2 جار بۆ 3 جار دێنێ ئەو بەرزانەی کە بەفری لێ دەبارێت دانەوێڵە دێنین بۆ ئەو باڵندە شێویانەی کە خواردنیان دەست ناکەوێت بێلانەنە و هیچ شتێک نییە لە ناو بەفرەکە بیخۆن. ئەوڕۆ هەستاین بە چالاکیەک بۆ دانانی دانەوێڵە و وردەنان لە سنووری مەرجی کێلێ بۆ باڵندە و پەلەوە ڕەچێویەکان بۆ ئەوەی ئەوان کە بە ئاسانی ناگەن دەستیان بە خواردن ناگات لەو بەفر و سەرمایەدا ئێمە پەیامێکی وامان پێیە کە بیگەێنین بەو کەسانەی کە دانهەوێ ڕاوی ئاژەڵە کێویەکان یاخود باڵندە کێویەکان بکەن. پەیامێکی ژینگە دۆسیە. ئێمە ناچین ئیجراعەت لەگەڵ کۆمەڵە کەسانە بکەین. ئێمە پێیان دەڵێن کە سروش پێویستە بۆ شێوازە جوان ببێت چونکە سروش بەرەو متبوونەوە و خنکان دەچێت. لەگەڵ هاتنی نزیکبوونی وەرزی بەهاردا جوتیاران دەست دەکەن بە چاندنی نەماوەکردنەوە لەگەڵیشیدا پەیوەندکردنی درەختەکان. هاوکارمان سامان فەتاح لەگەڵ جوتیارێکی بە ئەزمون راپۆرتێکیان بۆ ئامادەکردوون کە چۆنیەتی نەمام چاندن و پەیوەندکردنی درەختەکان پێکەوە بینەری دەبین. سڵاوی خۆی گەورەتان لەبێ لە بەرنامەیەکی تایبەت لە وەرزی نەمام چاندن پێم خۆش بوو باسی باشترین شێوازی نەمام چاندن بکەین کە لە ئێستادا لە هەرێمی کوردستان و لە ناوچە جیاوازەکان نەمام دەچێنرێت. باشترین شێوازی نەمام چاندن لە ڕووی زانستیەوە لە ڕوویەوەی کە ئەو ڕووەکە لە ناو نەچێت لە دوایەوەی کە چێنرات شێوازێکەوە ئەو گڵۆخۆڵەی کە دەکرێتە
بن ئەو نەمامە چ شێوازێک بێ و ئەو چاڵی کە هەڵەکەندرێت بۆ ئەو نەمامە چەندێک قوڵ بکرێت بۆ ئەوی کە لە داهاتوودا ئەو نەمامە گەشە بکات بە باشترین شێوە و ئێستا من لەگەڵ کاگمێت شارەزای بواری نەمام و نەمامناسی نەمامێک لێرەدا دەچێنین کە نەمامی ژاڵەیە بزانین ئایا بەچی شێوازێک باشترینە نەمام چاندن بە شێوەی نەمام ئابم شێوەی کە ئێستا لە بەردەستی ئێمایە یاخود بە شێوازی قەڵەم کە ئەوی شێوازێکی تری نەمام چاندنە هۆشیاری و ڕێنمایی پێویستی کاگمێت چیە بۆ کەسانی کە بیانەوێ نەمام بچێنن و سەرکەوتوو بن لە نەمام چاندنەکەیان کاگمێت من دێمە لای تۆ بۆ ئەوی کە هۆشیاری بدەی بە خەڵک و هۆشیاری بدەی بۆ ئەو کەسانی کە بیانەوێ و ڕێنمایی بدەی بۆ کەسانی کە بیانەوێ نەمامێک بچێنن فەرموون دێمە لای تۆ ئێستا ئەو چاڵی ئێمە گەرمانێ باخێک بکەین بمانێ نەمامێ بناژین بۆ ئەوەی ئەم نەمامە دوای 30 ساڵ تا 30 ساڵیش هیچ پەینێکی نەوێ هیچ خزمەتێکی گەورەی نەوێ وا باشترە ئێمە 6 سانتین چاڵی بۆڵکەنین بە 6 سانتین یا بە 40 سانتین پان چاڵێکی بۆڵکەنین 20 سانتینی بیدایەتی لە خوارەوە بکەین بە پەینی حیوانی پەینەکە کۆن بێ باشترە دوای لەسەر ئەوەشەوە ئەتوانین 20 سانتین خۆڵ یا 10 سانتین خۆڵدا بکەین پاشان ڕۆکەکە بناژین لە 20 سانتینی کۆتایی یا لە 30 سانتینی کۆتاییە ڕۆکە بناژین و بە گڵدای پۆشین ئەو ڕووەکانی کە بە قەڵەم ئەناژدێن وا باشترە ئاساییە ئەگەر خۆڵی بچێت لەسەر قەدەکەیان ینی قەدی نەمامەکە ئەگەر ئەمە قەدی نەمامەکە بێ ئاساییە خۆڵ بچێتە سەری چونکە بە قەڵەم زیاد کراوە بە ئاسانیت توانێت ڕێک دەرکە بەڵام ئەو نەمامانەی کە بە تۆ ئەناژێت بە قەڵەم ناچیاندێ نابێ بە هیچ شێوەیەک بێڵن خۆڵ بچێت سەر قەدەکەیان چونکە قەدی ئەوان تەحملی ئەو خۆڵەی نییە زۆر جارەبێت هۆی گەنی بۆیە نەمام چاندن ئەبێ بزانانی ئەم نەمامە بە چی زیاد کراوە بە قەڵەم زیادەکرێت یا بە تۆ زیادەکرێت بۆی لەم کاتە ئەم هەڵە نەکەی بەڕیشکەوە بێ ئەگەر ئێمە ئەمە لە نەمامگەیەک بکڕین بەڕیشکەوە بێ 1 ساڵ پێشەکەوێت ئەگەر ئێمە خۆمان قەڵەمەکە بچێنین قەڵەمەکە 1 ساڵ تاخیرمانەکات قەڵەم چاندن خۆی لە ئەرزەکە ئێمە 1 ساڵ ئەگەر دوانمێک زەویمان بچێنین ئێمە ئەبێ لە 1 ساڵە خزمەتی 1 دوانم زەوی بکەین بۆی نەمان بەڵام ئێمە توانین لە 5 مەترا ئەو نەمامی 1 دوانمە سەوز بکەین لەلای خۆمان لە کیسا دوای ساڵێک بیگوازینەوە 1 ساڵ پێشەکەوێت یعنی ئاسانە لەو ساڵا خزمەتکردنی مەترێک بەڵام زەحمەتە خزمەتکردنی دوانمێک هەڵمەتی نەمامناشتن ئێمە نەمامناشتن زۆر ئاسانە ینی هەموو کەسێک دەتوانێت تراکتۆرێک بێنێ کە درێلێکی پێوەیە لە ڕۆژێکە 10,000 نەمان بچێنێ بەڵام ئەی لە هاوین ئێمە هاوینێکی دوور و درێژمان لە بەردەمایە خزمەتکردنی لەم هاوینە ئاودێرانی پاراستنی لە ئاژەڵ پاراستنی لە مناڵ ئەمانە زەحمەتن ئەگینا ناشتنی نەمام ئاسانە قورسی ئەوەی پاراستنی دوای نەمام ناشتنەکەی بۆیە ئەو هەڵمەتانە ئەناژێ بە لێشا و 1000 نەمام فڵان ڕێکخراو ئەناژێت دوایکە هەرە ناشتنەکەی لەسەر هاوینێکی دوور و درێژ ئاودانیەوێ خزمەتکردنیەوێ ئەمە زەحمەتە بۆیە نەجاحەت نایەنە وتم ئەگەر چاڵێکی قۆڵی بۆڵکەنین 6 سانتین پاش ئەوەی چاڵە قۆڵەکەمان بۆڵکەند چاڵە قۆڵەکە ئەگەر بکرێت خۆڵی بەشی سەرەوەی زەویەکە کە خۆڵێکی ڕەش و چاکە ئەم خۆڵی بەشی سەرەوەی زەویەکە بکەینە بنەوە بکەینە بنی چاڵەکە بەم خۆڵە ڕەشە پڕیکەینەوە بەو گەڵاکۆن و خۆڵە ڕەشەکە پڕیکەینەوە پاشان ئەگەر پەینمان تێکرد ئەبێ مقدارێکیش خۆڵی ڕەش بکەین بەسەر پەینەکە مقدارێکی زۆر بکەین بۆی ڕێگی ڕووەکەکەمان نەچێت سەر پەینەکە ڕاستەوخۆ ڕێکەی نەچێتە سەر پەینەکە بۆی لەسەر خۆڵەکە بێ بە تەدریج ڕێگەکەی بچێتە ناو پەینەکە ئەگینە ئەگەر پەینەکە تازە بێت هەنێ جارە بێتە هۆی سووتانەوەی درەختەکە پاشان ئەگەر لە کیسایە لەگەر لە هەر شتێکایە نایلۆنەکەی بۆ ئەدڕێنی ئەو نایلۆنە بە ئەسپایی بە شێوەیەک بێ خۆڵەکە نە زۆر تەڕ بێت نە زۆری وشکیش بێ چونکە زۆری وشکبی هەڵەوەشێەوە زۆریش تەڕ بێ هەر بە هەمان شێوە بەم شێوەیە ئەیخێنە سەر دەستمان نەمامەکە بە ئەسپایی نایلۆنەکەی لەکەینەوە کیسە چونکە کیسەکە نایڵێ ڕێگە بە گەشەکردنی نایە ئەگەر ڕێگەکەت سیر کرد لە خوارەوە زامار بوو ئەتوانی بەم قەسێک سەری ڕێگەکان بقرتێنیت و ئەگەر دەرمانیشت هەبوو دەرمانی فتری باشتر وایە ڕێگەکە بخەیتە ناوی بۆی تووشی نەخۆشی فترینەوەی پاشان نەمامەکە دائەنێیت لە چاڵەکەی خۆیان بە ئەسپایی ئەگەر وتمان ئەم ڕۆکە بە قەڵەم زیاد کرابوو کێشەنی ئەگەر خۆڵی بچێت سەر قەدەکەی بەڵام ئەگەر بە تۆ زیاد کرابوو ئەبێ ڕێک حەجمی خۆی تا چەندێک خۆڵە ئەو نەخۆڵ بدەیت بەمەلیە پاشان بە ئەسپایی چاڵەکە پڕەکەینەوە بەو گڵە ڕەشەی سەرەوە باشتر وایە بەردیتیانە بێت گڵە ڕەشەی سەرەوە
و ئەبێ زەویەکە خاکەکە باش بکوتینەوە. یەک خاڵێتر زۆر زۆر گرنگە لێرە ئەویش ئەوەیە هەر کاتێ نەمامێکمان ناش ئەگەر لە سەریش باران ببارێ ئێمە بێ ئەو ڕۆژە ئاوی بدەین. زۆر جار ئێمە لە کاتی ناشتنا گڵەکەی تێکەچێت ڕێگەکەی جیابێتەوە لەگەڵ بۆیە پێویستە ئەو هەوایە لە چواردەوری ڕێگەکەی نەمێنێ بۆی پێویستە لە کاتی ناشتنی نەمامە ئەگەر دەبەیەکی 5 لیتریشە ئاو بکەینە بن ینی نابێت ڕۆک بناژین و ئاوی نەدێری ینی زۆر جار ئەوانەی کە دارە ناژن نەجاحەت نایەنێ بۆەوە گەڕێتەوە کە لە کاتی ناشتنیە هیچ ئاودێریشیان نەکردووە تاوەکو ڕێگی ڕۆکەکە لەگەڵ خۆڵە تازەکە تەنسیق پەیاکە و یەک بگرن. بۆیە واجبەکە لە کاتی ناشتنیا دوای ناشتنی دارەکە ئاو بدرێت وە باشتر وایە بۆی دارەکەمان کە هەیە لە قەزیادەکانی ببڕی یعنی بڵێن ئێستا ئەم دارەمان هەیە کۆمەڵی لە قیزیادەی پێوەیە باشتر وایە بیبڕین ئەو لەقانە ببڕین و لەقێکی باشمان بمێنێتەوە بووی بتوانێت گەشە بکات ئەمە هەر بۆ نمونەیە شاڵەمان ناشتووە هەر دارێکی تریش بە هەمان شێوە بە تایبەتی ئەوانەی کە هەمیشە سەوزن زیاترە بێ ئاگاداریان بین لە کاتی چاندنە وەکو گەڵاوەریوەکانی چونکە گەڵاوەریەکان کە گەڵاکانیان ئەوەرێت زۆر ئاساییە ئەگەر بیشیان گوازینە بەڵام هەمیشە سەوزەکان ئەگەر خۆڵەکەی تێکچوو زۆر جارە بێت هۆی وشکبوون و لە ناوچوونی دارەکە بۆیە بێت زۆر بە ئاگاتر ئەگەر لە کیسانە بوو لە تەنەکانە بوو ئێمە هەڵمانکەن باشتر وایە هەڵپاچینێکی زۆر قورس بۆ دارەکە بکەین بۆ ئەوەی ئەو ڕێگەی کە قرتاندومانە ئەو ڕێگەی کە پێوە ماوە بەشی ئەو لە خۆپۆپە بکات کە تاوەکو بتوانێت دارەکە بژێنێت بە تەکید ئەمە ئەبێ بۆی ئەڵێن 6 سانتین باشتری وایە ئەگەر توانیمان بە حەفارە تا مەترێکیش قوڵی کەیت ئەو زەویە قوڵکەن کە نەمامەکەیتیان چونکە ئێمە بە مروری زەمان ئەم زەویە خەڵکێکی زۆر بەسەریا ڕۆشتووە ئامێرێکی زۆر بەسەریا ڕۆشتووە لە خوار 40 سانتینە چونکە گاسن لا ئێمە تا 30 سانتین عەرزەکێڵێ بە مروری زەمان لە خوار 40 سانتینە تەبەقەیەکی زۆر ڕق دروست بووە کە زۆر بە زەحمەت ڕێک پێ هاتوچووەکات ئێمە ئەبێ ئەو تەبەقە بشکێنین ئەو تەبەقە بشکێن بۆی ڕێگی درەخت بتوانێت بە ئارەزوی خۆی بە ئەرزەکە بڵاو بێتەوە زۆر جار درەختەکەمان یەکەم ساڵ و دووەم ساڵ زۆر بە باشی گەشەیەەکە بەڵام دوای 3 ساڵ و 4 ساڵ چونکە ڕێگی ئەگاتە و تەبەقە ڕقە ناتوانێت گەشەیەکی باشی تیا بکات ڕۆکەمان بەرەو لاوازی ئەچێت وای لێت کە گەشەکەی خاوە بێتەوە وای لێ کە وەکو جاران نامێنێت گەشەی کەمە بێتەوە بۆیە پێویستە ئەو چاڵی بۆ بکەین ئەگەر ئێمە پەینمان بەکارهێنا بە تەکی دەبێت پێینی کیمیاییشی لەگەڵا بەکاربێنین چونکە ئەو پەینەکە ئێمە هەمانە نسبەی کاربۆنی زۆر بەرزە بەڵام نسبەی نایترۆژینی زۆر نزمە زۆر جارە بێت هۆی زەربوونی گەڵای درەختەکە بەڵام ئەگەر ئەو پەینی لەگەڵا بەکاربێن ئەوش لە عەشوایی نا ئێمە گەرمانە باخێکی گەورە دروستکەن پێویستە کات پێش ئەوەی کە باخەکە دروستەکەین خاکەکەی بەربین فەحسی بکەین بزانین لە چ ڕوویەکە و نەقسی هەیە ئێمە ئەوەی بۆ ئیزافە بکەین لە خۆمان دەست نەکەین بە زیادکردنی هەر مادەیەکە بە ئارزوی خۆمان ئەبێ لە ڕووی ئەنجامی تاقیگەوە ئەو شەمان دەستکەوێت ئێمە چی بۆ زیادەکەین بۆ ئەم خاکەکە ئێمە نەمامەکەی ئەگەر بەو شێوە بکرێ بەڕاستی باخێکی نموزەجی و سەرکەوتووە بێت وە لە دوڕۆژ شاتوانی سوادە لە باخەکە بکەین من ڕێنمونی من ئەوەیە ئەڵێم ئێمە کە هاتوو ویستماندارێک بچین بۆ سەوزایی لە شاخەکانمانە لە هەشت جێگەیەکە باشتر وایە ئەو دارە بەردار بێ هەرچەنە گەشەی هێواش ئەگەر ئەم غاباتانەی هەڵەبجەم ئەم داری سەرجادانە بینی شارەکان ئەگەر ئێمە بڵێن زەیتونیش بواە لەوە چەند ملیۆنێک دارمان هەیە ئەگەر ئەم زەیتونە مناڵیش لێکردایەتەوە بدایە بۆ خۆی هەر ئێمە ئیسفادەمانە کرد لە بریەوەی کە دارێک بێت کە بەری نەبێت یان ئەو دارانە بێت کە دوای سووتان خۆیان ئەتوان هەڵبنەوە یان ئێمە جاری وایە 40 ساڵ خەریکی جۆرێک لە دارین کە سوتایتر دووبارە سەوز نابێتەوە بەڵام ئەگەر ئێمە جۆرە دار بڕوێنین کە دوای سووتان خۆی توانای سەوزبوونەوەی هەیە ئەوە بۆ ئێمە شتێکی باشە چونکە ڕێگی بەهێزیە ساڵانە توانێت لەسەری دروست بێتەوە وڵاتی ئێمە وڵاتێکە بەداخەوە یعنی ئێمە هەر لە دنیای شەروایە هەر بەڵام لە وڵاتی ئێمە زیاتر کە لە هاوینان زۆر جا سووتان هەیە لە غاباتەکانمانە لە سەرجادەکانمان ئەگەر دارێک بێت کە خۆی توانای زیینوبوونەوەی هەبێ ئەوانیان باشترە من پێشنیارەکەم کە ئێمە زۆرتر پەرە بە زەیتون بدەین چونکە زەیتون توانای سەوزبوونەوە هەیە و هەمیش بەری هەیە ئەتوانێت خەڵکی سوادە لە بەرەکەی بکات هەڵپاچین ئێمە درەختەکانەکرێن بە 3 بەشەوە بەشێکیان زەرورە هەموو ساڵی هەڵپاچینیان بۆ بکرێوەکو هەنار و مێ و ئەمانە کە زەرورە ساڵانە هەڵپاچینیان بۆ بەشێکیشیان ئەکرێت لە سەرەتای تەمەنیانەوە هەڵپاچینیان بۆ بکرێ چەند ساڵ جاری هەڵپاچینیان بۆ بکرێوەکو سێ و بەهێ و ئەمان درەختیشمانەیە ئەتوان بڵێم دوای سەرەتای گەشەیکردن و یەکەم ساڵ دەرچوونی ئیتر هەڵپاچینی بۆ ناکرێت ئەتوان بڵێوەکو
مەگەر لقێکی نەخۆش بیا لقێکی شکاوە بێ وەکو یەنگی دنیا وەکوانەی کە لەسەر لقی کۆتایی و دارەکەەوە بەرەگرن ئەمانەتوان بڵێن هەڵپاچینیان بۆ ناکرێت بەم شێوە هەڵپاچین زۆر زەرورە لە درەختە و داواکارم لە خاوەن باخەکانیش کە درەختێ لە باخکانە سەوزە بێت یعنی لێ نەگەڕێن بە ئارزوی خۆی بڕات یعنی بچن متوربەی بکەن بیگۆڕن بۆ سنفەی کە باشە شتێکی باشە تۆ جاری وایە لە باخکە تا 5 ساڵ بۆ 7 ساڵ درەختێ بەخێوەکەی نازانی بەرەکەی چۆن دوایەتە بەرە ناڕی بەرێکی خراپە وا چاکتر نییە لە سەرتاوە هەر لە سەر تا یەکەم ساڵە تۆ پێوەنی بکەیت لە شتێک کەش ئینتاجێکی باشت داتێ بۆی لە پاشە ڕۆژە دوای 7 ساڵەکە دەست نەکەی بە بڕین و دووبارە هەڵکان بدەین بۆیە ضرورە پەیوەندکردنی درەخت بە شارەزابوونی کەسان لەسەر ئەو شێوازانی بەرهەمهێنانوەکو هەر لە پەیوەندکردن و هەر لە هەڵپاچین وانەوە زۆر ضرورە هەموو فەلاحەکانی ئێمە شارەزابنەوە بوو بینەرانی بەڕێز باخەوان و جوتیارە خۆشەویستەکانەوەی کە بینیتان شێوازی باشترین شێوازی نەمام چاندن بوو کە لەلایەن بەڕێز کاگمێت شێوازی باشترین چاندنی نەمامی پێ وتین و ئێوەی خۆشەویستی ئاشنا کرد بۆی کە ئەگەر بتانەوێت نەمامێ بچێنن بەچی شێوازێک باشترینەوە و مادە کیمیایانی کە پێویستە لە بن نەمامەکە دایبنن شێوازێک بێ و شێوازی هەڵپاچین و شێوازی متوربەکردنیشی بۆ ئێوەی خۆشەویست بەیان کرد کاگمێت سواز بۆ دەرفەتەی کە لەگەڵ ئێمە بووی بۆ ئەوەی کە ڕوونت کردەوە بۆ وڵاتیان بۆ کەسانی کە یانەوێ نەمام بچن بە شێوازێک باشترین شێوازی نەمام چاندن سەرکەوتووە بێ و دوایەوەی کە نەمامەکە چێنرا لاەن ئەو کەسەوە چی ڕێکارێ بگرێتە بەر بۆ ئەوەی بە زووتنی کات نەمامەکە گەشە بکات. بەڵازیزانەوەی بینیتان دیارە ئامادەکردنی راپۆرتێک بوو تایبەت بە وەرزی نەمامچاندن و پەیوەندکردن لە ئێستادا کە دیارە وەرزی ئەم بابەتانیەوە زیاتر جوتیاران گرنگی بە وەرزی نەمامچاندن بە نەمامچاندن و پەیوەندکردن دەدەن. دەچینە لای ڤیدیۆیەکی دیکە کە پامێری وەرزشی ماحسێن محەممەد لە هەولێر بۆی ئامادە کردوین قسەکردنە لەسەر یا ڤیدیۆکە تایبەتە لەسەرەوەی کە ئەو یاریزانە کوردانی کە بۆ نادیە یان عەرەبیەکان لە خواروی عێراق لە پارێزیەکانی دیکەی عێراق یاری دەکەن چۆن یاری دەکەن و بە تایبەتی لە یاری تۆپی دەست بزانین ڤیدیۆکە چۆنە و ئەو یاریزانانە کێن کە چوونەتە نادیە عەرەبیەکانەوە و یاری دەکەن. سێ یاریزانی لاوی هەرێمی کوردستان زیاتر لە 900 کیلۆمەتریان بڕیوە و ئاستێکی بەرز بۆ یانەیەکی شاری بەسڕا پێشکەش دەکەن و تەواوی ئامادەکاریەکانیان لەگەڵ بەحری بە پایان گەیاندووە بۆ ڕکابەریکردن لەسەر نازناوی خولی بژاردەی عێراق بۆ تۆپی بالا. هۆکاری یاریکردنی من ئەمساڵ بۆ یانەی بەحری بۆ کۆمەڵە هۆکارە گەڕێتەوە یەکێک لەوانە یاریکردنی من لە پێکاتەی سەرەکیە لە ڕووی لایەنی مادیەوە بەدڵنیایەوە لە نادیە کوردیەکان زۆر باشترن. هۆکارێکی تر بۆ نزیک بوونەوەمە لە منتەخەبی عێراق بتوێنێتەوە ئەوە واقعی عێراقە نادیە عەرەبیەکان زۆر باشترن وەک لە کوردیەکان. وەڵا بەدڵنیایەوە شتێکی بتوێنێتەوە ناخۆشە دوورکەوتنەوە لە ئەهل و کەس و کاری خۆت و دوورکەوتنەوە گۆڕینی زمانی خۆت کۆمەڵە شتی قورسە بەڵام هەدەفی ئێمە زۆر لەوە گەورەترە کە بۆ نمونە بۆیە پێویستەکە کۆمەڵە قوربانی هەیە بێن ئەوە شێکێکە لەو شتانێکە کردومانە. بەشێک لەو یاریزانە کوردانەی پەیوەندیان بەیانەکانی باشوور و ناوەڕاستی عێراق کردووە هۆکارەکەی بۆ ئەوە دەگەڕێنەوە لە ڕووی دارایی پاڵپشتێکی بەهێز و لە ڕووی دەرکەوتن و ناوبانگیشەوە زیاتر لە یانەکانی کوردستان گرنگیان پێدەدرێت و چاوەڕوانی دەرفەتی زیاتریش دەکەن بۆ ئەوەی بانکێشتی پێکاتی هەڵبژاردەی عێراق بکرێن. هۆکاری بەشداریکردنم لە یانەی بەحری هۆکاری ما ئامانجی ما ئەوەیە کە یەکەمی عێراق بین ڕکابەری لەسەر ناسناوەکە دەکەین. هەدەفی مە یەکەم و دووەمی عێراقە ئەو یانەیە زۆر ئاسوودەمە لەگەریان وەکو پارەکەش هەر لەگەڵیان بوو لەگەڵیان مشارەکەی بتوڵەی عێراقمان کردو ئەو سەر بەشداری بتوڵەی عەرەبی دەکەین و بەشداری بتوڵەی ئاسیا دەکەین
بڵێ ئەو یانە پێویستی بە یاریزانی یەدەکە پێویستی بە یاریزانی زۆر باشەیە پێویستی بە یاریزانی هەڵبژاردە هەیە کە بتوانێت منافەسە بکە تۆ هەست بە یاریزان دەکەی لە شارێشکە دوور لە شارەکەی خۆت زیاتر دەکەی کە تەمرین بکەیت تۆ زیاتر دەکەی کە ئادا بکەی زیاتر دەکەی کە مستەوایەکی باش پێشکەشکەی محەممەد سەلیم و محەممەد کەریم و عەبدوڵڵا کەریم ئەو سێ یاریزانە کوردن درێسی یانەی بەحری دەپۆشن لە خولی بژاردەی عێراق بۆ ئەم وەرزش ڕکابەری نازناو لە هەر سێ خولی عێراق و عەرەب و ئاسیا دەکەن حوسێن محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ هەولێر بڵازان دەچین لای ناوڕێک و دواتر باز لە تەوری دوین بەرنامەکەمان دەبین. بەڵازان و خۆشەویستان دەچینە لای کۆنگرەیەکی ڕۆژنەمەوانی کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە لەسەر خواست و داواکاریەکی تایبەتی خۆیان پێکە بتوانێت کاراسانی بکا بۆ کردنەوەی بانقێک تایبەت بە خاننشینی و کەسوکاری شەهیدان بۆەوەی ئەو فشارە زۆرەی لەسەر ئەم بانقە هەیە کەم بێتەوە و کاراسانیش بێ بۆ کەسوکاری شەهیدان و قوربانیانی کیمیاباران. ئێمە هیچ گلەیەکمان لە بانقی هەڵەبجە نییە بەڕاستی کارێکی زۆر باشیان ڕاپەڕاندووە و دەستخۆشی لەسەر جەمستافی بانق دەکەین کە توانیویانە خزمەتێکی باش بە ئەو کارمەندانە یا ئەو کەسانە کە موچیان لە بانق هەیە هاوکار بن هاوکاریان بکەن و زۆر جار لە کاتی نەبوونی دەوامە ئەوان توانیویانە کاراسانی بۆ ئێمە بکەن بەڵام لەبەر زۆری هاوڵاتیان و لەبەر نەبوونی شوێنی گونجاو بۆ وەرگرتنی موچەی هاوڵاتیەکان داواکارین لەو لایەنە پەیوەندداران کە ئاماژەمان پێکردن بتوانن هاوکار بن بەکردنەوەی بانقێک کە هەرچەندە ئەمشەو جەنابی پارێزگار پەیوەندی پێوە کردین بە وتی بڕیار دراوە کە ئەو بانقە بکرێتەوە بەڵام بەڕاستی خەڵکی هەڵەبجە و قوربانیانی هەڵەبجە و ئەو ڤایرۆسەی کە ڕووی لەم منتەقەیە کردووە دەبێتە هۆکاری خوانەکە بڵاوبوونەوەی ئەو نەخۆشیە ئەگەر نەتوانێت چارەسەری ئەم کێشەیە بکرێ بۆیە دووبارە داوایان لێ یەکەین پەلە بکەن لەکردنەوەی ئەو بانقە بۆ سەرجەم ئەو کەسانەی کە لە خانەنشینی موچە وەرەگرن. بەڕاستی بەلای ئێمەوە جێگەی سەرسوورمان بوو ئەمڕۆ کە چۆڵ بوو جاران کە هاتی بۆ وەرگرتنی موچە خەڵکێک لە خوورماڵ لە بیارە لە تەوێڵەوە ئاهات لە بەیانیە تا سەعات 3 بەری ناکەوت تا سەعات 2 بەری ناکەوت بۆیە ئەم فشارە زۆرە و توانم بڵێم خەڵکێکی وا هەیە بەیانی کە دوای نوێشکردن دێت سەرئەگرێ بۆ وەرگرتنی موچەکانی بەڕاستی کەسوکاری شەهیدان زۆر لەوە شیاوترن کە تەقدیر بگیرن نەک بەو شێوەیە موچەکانیان پێ بدرێت بۆیە شوێنی گونجاو هەیە و گەر حکوومەت هێرێم بتوانێت بە شتێکی تر لەسەر ئەم بانقە دروستکە لە دەرەوە بۆ ئاسانکاری هەم بۆ بانق و هەم بۆ قوربانیەکان. بەڵازیزانەوەی بینیتان کۆنگری ڕۆژنەمانی سەرۆکی کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە بوو کە دیارە لە هەڵەبجە لە کاتی وەرگرتنی موچە بە تایبەتی بۆ خانەنشینان یاخۆت کە سوکاری قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە دیارە گرفتێکی زۆر بۆ کە سوکاران دروستی بۆ قەرەباڵقی و لۆدێکی زۆر لەسەر بانقەکان دروستی بەوە تا ئێستا شوێنێکی تایبەت بە کە سوکاری قوربانیانی هەڵەبجە نیە لەوەی کە موچەکانی تێدا وەرگن چونکە گەر هەر بە نسبەتی شەهیدەکانی ژەژماریان بکەیت جگە لە بەرکەوتوانی چەکی کیمیایی نزیک بە 5,000 خێزان لەوێ دەبێت موچە وەربگرن کە ئەمەش لۆد و قەرەباڵقیەکی زۆر لەسەر بانقی هەڵەبجەوەی کە ئێستا هەیە و موچی تێدا وەرگن هەرچەندە لە دوو شوێنی جیاواز موچە وەردەگرن دروست دەکات. لازان بۆ زانیاری وەرگرتن دەچمە لای پامنیرانمان سەرتا دەچمە لای ئیدریس محەممەد لە پارێزگای هەولێرەوە لەگەڵمە ئیدریس لای خوارد لەبێ دوایین زانیاریەکانی پارێزگای هەولێر چین سڵای خی گەور لێبێ دانیال بەڵێ من ئێستا لە گەڕەش پێنجی حەسارۆکانم ئەم گربوونەوەی کە دەبینین گربوونەوەی بەشێک لە فرۆشیارانی سەوزە و میوەن لەم پێنجی حەسارۆکان بەهۆی ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوو چەند کێشەیەک یاخود لەلایەن شارەوانیەوە ئاگادار کرابوونەوەکەوە شوێنەکان تێک دەدرێت دەبێت چۆڵی بکەن بەڵام دواتر هەر لەلایەن شارەوانیەوە ڕێگەیان پێدرا بوو گوتیان ئێوە کاری خۆتان بکەن و بەردەوام بن بەڵام هەندێک مەرج و ڕێنماییان بۆ دانابن بۆ ئەوەی بە ڕێنمایی تەندروستی و یاخود بە پاکوخاوێنی زیاترەوە کارەکانیان بەڕێ بکەن
بەڵام دواتر ئەمڕۆ کاتژمێر 6 بەیانی لەلایەن شارەوانی هەولێرەوە شۆفڵ لە سەوزە و میوەکانیان دراوە یاخود لەم شوێنە دراوەکەوە ئەم سەوزە و میوانە ئەو شوێنە دراوەکەوە ڕستیان تێدا دەفرۆش یاخود سەوزە و میوان تێدا دەفرۆش بۆیە ناڕەزایەتی بەرفراوانی ئەم سەوزە و میوە فرۆشانە لێکەوتەوە لە ئێستادا ئەم شەقامەیان گرت بوو تاوەکو تۆزێ پێشێستا بەڵام لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە ئەم شەقامە کرایەوە من بۆ زانیاری زیاتر دەمەوێت بچمە لای یەشێک لەو میوە فرۆشانە کەوا لێرە دوکانی میوە فرۆشی هەبوو زانیاریەکان لەوە وەربگرن بە وردی سڵاوی خوای گەورە لێبێت هۆکاری چیە بۆچی ئێرەیان لێ تێکدان باشە چەند وەکو هاوڕێیان باسییان کرد لە چەند ڕۆژی ڕابردوو باسی ئەوەیان کرد ڕێگەیان پێدراوە لەلایەن ئاسایشەوە یاخود لەلایەن شارەوانیەوە کارەکەیان بەردەوام کرد وڵی شارەوانی هات 3 ڕۆژ پێش ئێستا هات وەسلەش لێ کردین گوت تێک دەدەین ئەمەش چەند لە ڕسک فرۆشانە هەندێکیان چوونە شارەوانی و ناوچە و ڕێکخراوی لەوێن دەرێ پەیوەندە بە شارەوان چارەوە کرد گوتی دانێن بەس پاکخاوێن بن پاکخاوێن بوون زۆر ئەوەس عیدیتیا پشدارەکان تەمت تەسوورکە هەموو خاوێنە ئێرانە چیان لێ کردیا پێشتریش 1-2 جار هاتن ئەوە ما کردێ ینی بەخۆت دویان دیاری کردین 2 مەتر لە جادە بکشێنەوە کشاینەوە هەر جەماعەتی وان هاتن ڕسمیان لەگە گرتین دەستخۆشیان لێکردین کەوا پاکخاوێنمان ڕاگرتیا پاکخاوێنمان ڕاگرتیا و چونە شارەوانی ڕێ پێدان گوت کاسبی بکەن ئەوڕۆ کەس بەخەبەر نهاتێ و هاتیە ئەوەی کردیا تێکی دایا و شۆفەر لێدایا و 6 قەلا بەس ڕسقی نوێی بار کردیا هەموو ئەوڕۆ پێشەمە دوونێ هەموو خۆی ئازر کردای هینایەتی ڕسقی نوێ هینایە هەموو با 1 ملیۆنێک 2 ملیۆنی بەس ڕسقی نایە بەس دوونێ باشە زەرەرە مادیەکان جگە لەو سەوزە و میوەیەکەوە فرەدراوە بە چەند دەخەمڵێنرێت بە قورئان هەر یەکە و نزیکەی 100 ڕسق فرۆشە هەر یەکە و با 2 ملیۆن 3 ملیۆنی بەس ڕسق لێرە هەبووە چەند ڕسق فرۆش یاخود ژیانی چەند خێزان لەسەر ئێرە بەندە وڵی نزیکەی 100 خێزان بەس لەسەر ئێرە ئەوە کرێت چیە خانی نییە مەعاشی نییە هیچ نییە بەس ئەوەندەیە ڕۆژانە 10,000 لۆ دەربچی و کاتە مەسروف و تەواوەر ئەوەندەیە لێرانە ڕێیان پێداین و ئەو وەزعەکەی دەبینن شارەوانی هاتێ لێدا مادەم باشە شارەوانی کە دەڵێت پاکوخانی ڕابگرن بۆچی ئەم شانەیان فرێنەداوە یاخود هەراوە بە کەتێکیانداوە و بەجیان هێشتووە ڕسقەکە زۆر بوو 6 قەلا بەس ڕسقی بار کردیا شارەوانی ئەوە هەموو زیادەیە هێشتاش ئەوە ئێرە پشتەوە هەمووەوە ئەو لە هەمووەوە هەموو ئەو بەس ڕست بووە دانرایە شاران 6 قەلابی گەورەی بار کردێ فڕێدا ئیدریس نزیکەی ئێستا بوو لێ سێ دەفتەر 4 دەفتەر بەس زەرەر بەوانەکەتیە بۆ ڕسق فرۆشانە هاوکارانم پرسیاریان هەبوو بەڵێ جەلال کاکەی کە قسەی کرد دەڵێ سەردانی شارەوانی و ناوچە و ڕێکخراویان کردووە ئەوە شارەوانی دیارەکوێ ناوچە و ڕێکخراو کوێ بۆچی سەردانی ناوچە و ڕێکخراویان کردووە ئەم بەیانیە چاوم بە هەواڵێک کەوت لەوەی کە شەوی ڕابردوو پارێزگاری هەولێر سەردانی پاکەرەوەکانی کارمەندانی پاکەرەوەی سەر شەقامەکانی کردووە ئەم بەیانیە پارێزگاری هەولێر سەردانی ئەم شوێنەی نەکردووە گوێ لە داواکاری ئەو خەڵکە بگرێت زۆر باشە هاوکارانم دەپرسن شارەوانی هەموو کەس دەزانێت کوێیە ینی دەستگایەکی حکومیە بەڵام ناوچە و ڕێکخراو چێن ینی ئێوە سەردانی چ ناوچە و ڕێکخراوێکتان کردووە ناوچەی ئاڵار کە عەلی لەوێ پەیوەند پێ کرد بووکەوە گوت ئیشەکەی خۆتان بکەن و بەس پاک ناوچەی ئاڵا سەر بە شوێ ینی هاوکاران دەپرسن بۆی زانیاریەکان ڕوون بێن لە ناوچە و ڕێکخراوی لە کاک عەلی چوونەوێن دەرێت جەماعەت چووە من نەچوومە بخۆم گوت تەلەفۆنیان و شارەوانی چار کردێ مدیرەکەی وێن دەرێت گوتی ئیشەکەی خۆتان بکەن بەس پاکخاوێن بن پاکخاوێن بوونە شارەوانی هاتێ چی لێ کردێ خراتری کردێ زۆر باشە هاوکارانم ئەو پرسیارەشیان کرد دوێنێ بەڕێز پارێزگاری هەولێر سەردانی بەشێک لە پاکەرەوەکانی کردو ئەمڕۆ بەڕێز پارێزگاری هەولێر یاخود هیچ لایەنێکی دیکەی پەیوەندیدار هاتووە بەدەمتانەوە کەس نهاتێ تا ئێستا کەس نهاتێ نازانم دێنێن کەس ئەگەر نێن ئەمەش زادەکەی دەگرینەوە بە هەتا یەکێک دێ عیلاجێکمان لێ دەکات یانێ گوناح ئەو هەموو ڕسقە خەسار بۆ کە کابرا کرێچیە کەم ئەندامە لێرە ئیش دەکات نزیکە دەفتەرە زەرەری پێکەتیە دەستان خۆش بێت زۆر سپاس دەکەم بڵێ کاک جەلال کاک دانیێل ئەوە بەشێک بوو لە زانیاریەکان لە پێنجی حەسارۆکەوە شارەوانی بەشێکی زۆر لەم سەوزە و میوانەی هەمووی بار زۆر باشە ئیدریس بەڵام زۆر سێرە ڕووخاندویانە لە بەرەوەی بەوتێ و کابرایە ناوچەکە و ڕێکخراوەکە وتێتی پاک و خاوێنی ڕابگرن و ئەمێنەوە بەڵام شارەوانی ڕووخاندوویەتی سپاس دەکەن ئیدریس سپاس بۆ زانیاریەکانت لەوەی کە لە هەولێرەوە لەگەڵمان نابوویت
بەڵازان دەچینە لای تەوری دومی بەرنامەکەمان کە ماوەی ساڵێکە هەشتاگی تۆش قورئان لەبەرکە لە سوۆسیال میدیادا بڵاو بووەتەوە کۆمەڵێک گەنجی زۆر خۆشبەختانە توانیویانە هەموو قورئانی پیرۆز لەبەر بکەن هەرچەندە ئێمە چەند کەسێکیان کە دیار بوون میوانداری بەرنامەکەمان کردن بەڵام دڵنیام دەیان کەسی دیکە هەن کە توانیویانە هەموو قورئانی پیرۆز لەبەرکەن گفتوگۆ دەکەین لەو بارەیەوە بزانین چۆن ئەمان توانیویانە لەو ماوەیەدا تەواوی قورئانی پیرۆز دەبەرکەن چەند میوانێکمان دەبێت لە پارێزگای هەولێر و پارێزگای دهۆک و لە سلێمانیش لێرە لە ستۆدیۆ میوانێکمان دەبێت سەرتا دەچمە لای میوانەکەی پارێزگای سلێمانی مەیش زۆر بەڕێز عەبدوڵڵا حەمە زۆراب کە توانیوێتی لە ماوەی ساڵ و نیوێکدا تەواوی قورئانی پیرۆز لەبەر بکەن کاک عەبدوڵڵا زۆر بەخێر بێ سپاسانەکەم زۆر سپاس یاخوا بەخێر بێ زۆر لەو پیرۆز بێت زۆر سپاس تاوان ئێمە سپاسی کەناڵی پەیامەکەین کە لە ماوەی ڕابردووە لە سەرەتای ڕاگەیانی پرۆژەکەەوە لەگەڵمان بوو هەم لە کردنی راپۆردەم لە بڵاوکردنەوەی ئەو پۆستانی کە خۆمان نەماویست سپاسی تاوی کەناڵی پەیامەکەنەوە سپاس بۆ ئێوەش دووبارەکە کە کۆتایی ئیشەکەمان و دووبارە کارەکەمان کۆتایی پێناوەتەوە دووبارە ئێمەتان بانگێش کردووە بۆ ئەوەی کە سپاس و پێزانینی خۆتان دەڕبڕن بەرامبەر ئێمە من دووبارە سپاسانەکەم و زۆر باشە سەلام ساڵێک مانگی دووی پار بوو هاشتاکەکە ڕاگەیەنرا بە دڵنیایەوە مەرجنی ئەوەی کە پەیوەندی کردبێ بەم هاشتاکەوە یا بە گروپەکانی خۆتانەوە گروپە تایبەتانەی کە هەتان بوو بێت ئیدی لە سفرەوە دەستی پێکرد بێ قورئان لەبەرکردن بەڵنیەوە ڕەنگە هەر کەسەوە بەشێکی لەبەر بوو بێ بەڵام بابزانین ئەم ساڵ کە تێپەڕی چۆن هەماهەنگ بوون پێکەوە چۆن قورئانتان لەبەر کرد ئێستا تەواو کاک عەبدوڵڵا هەموو قورئانی لەبەرە تەڵان سەرتا خۆی گەورە قبوڵی کا لێمان کاری جەلال ئێمە کە ڕامانگەیان ساڵی پات سەرەتا پرۆژەکەمان ڕاگەیاندن نەبوو قەرار نەبوو چۆڵی لە چوارچێوەیەکی فراوانە ڕاگەیەنین و کۆمەڵی خەڵک بێن بەشداری بکەن سەرەتا وا بوو کە کاک ڕازوە قاسم ئەو لە ئەکاونتی خۆی پۆستی کرد لە 15 و بڕیاوتی من بڕیارم داوە کە تاوی قورئان لەبەر بکەم دیارەکو هەندانی بۆ خۆی بووە هەندانێکیش بۆ خەڵکانیت و بەندێش لە دوای ئەو لە حەڤەی دوو منیش ڕامگەیان و پاشان کە ڕامانگەیان وتمان باشە بۆچی ئەمە لە چوارچێوەیەکی بچووکە بمێنێتەوە کردمانە قسەمان لەسەر کرد لەگەڵ کاک ڕازوە بیکەینە پرۆژەیەک لەژێر ناونیشانی تۆش قورئان لەبەر بکە کردمانە هاشتاگێک هاشتاگەکەمان لە 19 مانگ ڕاگەیان دیارە و کاتە لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە بە تایبەتی فەیسبوک بڵاومان کردەوەەوە لە ڕێی ڤیدۆوە باڵێن ڤیدۆکەش کەناڵی پەیام بۆیە بڵاوکردینەوە ئەو کات بەو شێوەیە بوو دواتر ئەو کەسانەمان کردە ناو گروپێکی ماسنجەرەوە لەوێ ئەو کۆمەڵێ مامۆستای لێبووە کۆمەڵی سەرپەرشتیاری لێبوو مامۆستاکان لەوێ لە ماوەی ئەو سێمانگی یەکەم بە تایبەتی ڕێنماییان دەدا بۆ کەسانی کە داتن ناو گروپەکە لە شێوازی لەبەرکردن لە مەسەلەی نیەتی کەسەکە دێتەوە ئەم پرۆژەیەوە بۆچی ینی دێتە ناو ئەم پرۆژەیە پێویستەکان نیەتی پاکبی ئەو بابەتانە و کۆمەڵی ڕێنمایی تر کە پێویستە و تایبەتە بە قورئان لەبەرکردن لەوێ ئەم ڕێنمایانە ئەدرا بە ئەو کەسانی کە هاتن ناو پرۆژەکەەوە ئیتر بەردەوام بووین بەم شێوەیە کۆمەڵێک کەس هاتنە ناو پرۆژەکە و نزیکی 30 بۆ 40 کەسی ماوەتەوە هەتا ئێستا بەڵام سەرەتا تقریبی 50 کەسێک هاتە ناو پرۆژەکەەوە بەڵام عادەتی وایە ئەم ئیشانە کەسێکی ئەوەیە کە خۆی تۆزێک کەمێک بۆ یەک لای بکاتەوە لە کارەکانی تر بە گرنگتری بزانێ ئەوەندەی ئێستا ماوەتەوە تقریبا 32-33 کەسێکە بێ ئەم کەسانە ماوینەتەوە ئەلحەمدولیلا کۆمەڵێکمان ئەو ئەلحەمدولیلا تەواو بین 4 کەسمان وە کۆمەڵێکمان تقریبی لە بینی 20 بۆ 30 20 بۆ 30 جزء و کۆمەڵێکمان لە بینی 10 بۆ 15 و کۆمەڵێکمان لە بینی 1 بۆ 10 یعنی لە هەر سێ ئاستەکەیە کەسمان هەیە ئەو کەسانە گەیشتون بۆ قۆناغە لە ڕێی بەشێکیان هەر کە هاتوون یەکێکیان بۆ نمونە بهێنمەوە 27 جزء قورئانی لەبەر ئێستا ئەو کاتی هاتووەتە ناو پرۆژەکەەوە ینی کاریگەری پرۆژەکە بوو لەسەری ئەو کاتی هاتووەتە ناو پرۆژەکەەوە هیچ قورئانێکی لەبەر نەبووە هیچ ئاەتێکی قورئانی لەبەر نەبووە هیچی لەبەر نەبوو ئێستا 27 لەبەر ئینشاءڵڵا لە دوو مانگی ڕابردووە ئەو و 3 کەسی کەش پشت بەخوای گەورە هەروەکو ئێمە تەواویەکەن زۆر باش کاک عەبدوڵڵا ئێوە چۆن کاتەکانتان تەرخان دەکرد هەر کەسێک کە ئەم بابەتە بزانێت کە دەبینێت دەڵێ فڵانە کەس هەموو قورئانی لەبەر کردووە پێی سیرە ینی دەڵێ چۆن توانیوێتی ئەوە ئایا ئەو قورسی تێدایە کە خەڵک وا بیری لێ کاتەوە
خۆی کاک دانیال ئێمە پێشەوەی بڵێن قورسە ئەبێ بزانین خی گەورە بوو توێتی قورسە ئێمە کە سەیری قورآنەکەین خی گەورە لە سوڵەتی قەمەڕە لە چوار شوێنە ئاماژەی پێیاوە لە چوار شوێنە یەک ئاەتی دووبارە کردوەوە کە فەرمێ وەلەقەد یەسەرنا القورآن للذیکری فهەل من مدەکر ئێمە قورآنمان ئاسان کردووە بۆ تێگەیشتن ئایا کەسێک نییە بێت لێ تێبگە و زانیان لەسەر ئەمە ئاماژیان پیاوە کە ئەمە تەنها بۆ تێگەیشتن نا بەڵام بۆ لە بەکردنی ژەکری ئەمایەتە بە دەلیل بێنینەوە ینی خی گەورە ئاسانی کردو بۆت تۆرە هەنگاوێک بنێ خی گەورە بۆ داسانەکە هەرو خی گەورە لە ئاەتەکانی ترە چەند جار ئاماژە بەوەدا کە کار بۆ ئیمانداران ئاسانەکە ینی بۆ نمونە خی گەورە لە ئاەتێکی ترا فەرمی والذین جاهدوا فینا لنهدینهم سبلنا ئەوانەی کە بۆ ئێمە هەوڵەدەن ئێمە ڕێگاکانی خۆمانیان پیشانەیە ڕێگای ئیسلامیان پێ پیشانەدە واتە کە تۆ ئەچیتە ناو ئەمەوە وردە وردە بەم ئاەتانە شارەزا ئەبی وردە وردە باڵێن پەیمانەکانی خی گەورە بەرگوێتەکەوێەوە ئەم ئاەتانە ئەبیستی بەردەوام ینی ناتوانانی بە خۆت بڵێ قورآن لەبەرکردن قورسە مەگەر ئیهمالی خۆت بێ کە خۆت لە ناخۆ ئیهمال بوو یان هەندێک جار ئیهمالی خۆتە هەندێک جار نەبوونی مامۆستای هەندێک جار خێزانەکەت لەوەی بۆ نەگونجا بێ هەندێک جار لەوەی هاوڕێکانت ئەوە نەبوو بێتن ئەم هۆکارانەوە کە تۆ بڵی قورآن لەبەرکردن قورسە بەڵام نەخێ قورآن لەبەرکردن قورس نییە ئەگەر خۆتی بۆ یەک لای بکەیتەوە ئێمە وە بەندە بۆ خۆم ینی سەرەتا کە دەستم پێ کرد هەندێک جار ینی قورسە سەرەتا تۆ هەموو کارێک هەروایە سەرەتا هەندێک قورسی ئەوانەی تێ وردە وردە شارەزابی بە ئەو ڕێگەیانی کە قورآنیان لێوە لە بەرەکرێەوە کارەکان بۆ ئاسانە بێ و ئیشاءالله لە دوایی ئەگەر دەرفەدە بێ ئەو ڕێگایی کە خۆمان قورآنمان پێ لەبەر کردووە پێمان باشای خەینە ڕوو کە لە کۆتایی ئەگەر یەکێ خەریک بێەوە چۆمڵی کەمێ خۆی بۆ یەک لای کاتەوە تااقەتی هەبێ بۆ لەبەرکردنی یەک لاپەڕە پێویستی بە تەنها یەک چارەگە بێ بەڵام دوای تەمریکردنێک لەسەر ئەم ڕێگایی کە ئیشاڵە دواتری خەینە زۆر باشە دیارە ئازان ئەم چوار ئازیزەی کە قورآنیان لەبەر کردووە بە ڕێزکاگە بڵا لێرەیە دکتۆر شادی باپیر لە هەولێر و نەجا محەممەد دیارە لە پارێزگای دهۆکە وارووا خاتوو شەیدا بیلال هە قەڵاتزێ بەڵام ئەمڕۆ لە هەولێرە بۆ ئێستا دکتۆر شادی باپیر و شەیداخان لە هەولێرەوە لەگەڵما دەبن نەداخانیش لە دهۆکەوە دەچمە هەولێر لای دکتۆر شادی دکتۆر سڵاوی خوا لێبێت و ئەم کاتت باش لێت پیرۆز بێ لەبەرکردنی هەموو قورآن دەمەوێت بزانم چۆن قورآنت لەبەر کرد و کاری سەرەکی تۆ چی بوو لە ماوەی ئەم ساڵی کە تێپەڕیوە بسم الله والصلاة والسلام على رسول الله سەرتا زۆر سپاسە دەکەم بۆ ئەم میوانداریە بۆ پیرۆزبایی دەکەم لە هەموو خوشک و برایانەی کە لە ماوەی ڕابردوودا لە ناوچە جاجەکانی کوردستان و بە باگراوەندی جیاواز توانیویانە تەواوی قورآن لەبەر بکەن بێگومان لەبەرکردنی قورآن و خزمەتدابوونی قورآن شەرەفێکی زۆر گەورەیە چاکێکی زۆر گەورەیە کە خوا لەگەڵ بەندە هەڵبژاردەکانی دەکات ابن عباس لپیغمبر صلی الله علیه و سلم دجرته كفرميتي اشراف امتي حمله القران واصحاب الليل واتا برسترين وباشتريني امتكم اوانا كقران هلقرتو لدلوسينا دا واوانا كلا شوان دا ديخوانا قربان من ل سي صالي رابردو وبتابتي صالوني رابردو كبو لبكرني قران ترخان كردبو سرقالي كاري بزشكين بو لە ناوچە جەزاکانی کوردستان دواترینیان ناحیە حاج عومەران بوو واتە زۆرینەی ئەو قورآنەی کە توانیمان سوپاس بۆ خوا لە ماوەی ڕابردوودا لەبەری بکەین لەسەر کار و لەسەر پیشەی پزیشکین بوو ینی دەکرێت کار دکتۆر تۆ سەرقاڵی کاری خۆشت بوو و لە هەمان کاتە قورآنیش لەبەر بکەیت سوپاس بۆ خوا لە کۆتایی ساڵی 2020 بەڵێ قوربانەوە حاڵەتەکە بوو دەتوانم بڵێم ئاسانکاری بوو بۆ ئێمە ئەو کاری دەمان کرد چونکە ئەو بە پرسیارەتانی کە لە ماڵەوە زۆر جار کەسێک هەیەی بە بۆنی کاروباری ماڵەوە ئەوانم نەبووم کە لەسەر کار بووم و بەردام لە نەخۆشخانە دەمامەوە کاتەکان زیاتر تەرخانەکە بەڵبەر قورآن زۆر باشە کاک دکتۆر دەوترێت ئەوانەی کە قورآنی پیرۆزیان لەبەر کردووە دەڵێن
هەر ئەوەندەی کە جزئێک یان دوو جزئێ لەبەر کردتر ڕێگە خۆش دەبێت کە بتوانی تەواوی قورآانی پیرۆز لەبەرکەیت ئەمە تا چەند وایە کە خی گەورە هاوکاری دەکاتکەوەی بتوانی هەموو قورآانی پیرۆز لەبەرکەیت زۆر ڕاستە کاک جەلالجان ئەمە پەیمانی خوایە کە لە سۆرەت قەمەردا وەکو کاک عەبدوڵڵا باسی کرد وەلەقەد یەسەرنا القورئانە للذیکر فهل من مدەکر چەند جارێک ئەم ڕاستی دووپات کراوەتەوە ئەمە تەنها لەبەرکردن قورئان ناگرێتەوە بەڵکو خوێندنی و تێگەیشتنی و کارکردنی پرۆسەیەکی بەردەوامە و کارێکی تەدریجیە واتە پلە پلەیە لە شەو ڕۆژێکدا ڕوونادا ئەوانەی کە قورئان لەبەر دەکەن و قورسی دەبینەوە تێیدا هەندێک جار ناڕەحەتی دەبینن تێدا با بزانین ئەوە هەمووی ئەجر و پاداشتە بۆیان و لەبەرکردنی قورئان و پاراستنی ناڵم کارێکی قورسە بەڵام کارێکی گەورەیە سەبری زۆری دەوێت تەحملێکی زۆری دەوێت و هیچ کەسێکیش کە لە ڕۆژێکدا شتێک لەبەرکە ئاسانترە لەبیر بچێتەوە لە هەمان ڕۆژدا کاتێکی زیاتری پێ بچێ باشترە کارێک بە پلە بێ بۆی بتوانێت بیپارێزێ و دووبارەکردنەوەی زۆری تێدا بێ وەک لەوەی کە پەلێ بکەن لەبەرکردنی زۆر باشە کاک دکتۆر دێنەوە لە هەندێک بابەتی دیکە دەخێنە ڕوو بەڵام دەچمە لای شەیداخان سڵاوی خوا لەبێت لە تۆش پیرۆز بێت لەوەی کە توانیوتە هەموو قورآانی پیرۆز لەبەر بکەیت دەمێ بزانم لەگەڵ پەیوەندیکردنت بەم هاشتاک و بەم گروپەوە ئایا هیچ لە قورآن لەبەر بوو پێشەوە و ئێستا کە هەموو قورآانی پیرۆزت لەبەر کردووە پەیامت چییە بۆ هاوڕێکانی دیکە توانەی کە حەز دەکەن قورآن لەبەر بکەن؟ بنەوی خی گەورە سپاس ستایش بۆ پەروەردگاری باڵا دەست کە بە شایانی ئەوەی زانین و شەرەفمەندی کردین بە لەبەرکردنی قورئانی پیرۆز و زۆر سپاس بۆ کەناڵی ئاسمانی پەیامیش کە هەر لە سەرەتای ڕاگەیاندنی هاشتاگەکەمانەوە لەگەڵمان بوون و هەتا ئێستاش بەڵێ بێگومان مرۆڤ هەر کارێک کە دەیکا سەرەتا زەمینە سازی دەکا ئەوەی کە ئێمەش ئێستا پێگەیشتوین بەرهەمی ساڵێک نییە بەڵکو بەرهەمی تاوای ئەو ساڵانێک کە ئێمە تێیدا ماندوو بووین بەرهەمی هەر منداڵیمان هەتا ئێستایە من هەر لە بچووکیەوە بۆی ئەوەی کە بۆی عائیلەوە بۆی دایک و باوکمەوە لەگەڵ قورئانی پیرۆز تێکەڵ بووم و ئەو کاتێک کە ئەم هاشتاگە ڕاگەیاندرا من 15 جوزئی قورئانم لەبەر بوو ئەلحەمدوللیلا. زۆر باشە خات و شەیدا دەوترێت کۆمەڵی مۆعجزە هەیە لە لەبەرکردنی قورئانی پیرۆزدا ئەویش یەکێک لەوانەیە کە دەڵێن ئەو کەسانەی کە قورئانی پیرۆز بە تەواوەتی لەبەر دەکەن مێشکیان فراوان دەبێت ئاسانتر دەتوانن شتی دیکە لەبەرکەن بۆ نمونە ئەگەر خۆی بخوێنێت زۆر بە ئاسانتر لە ڕابردوو دەتوانێت پەرە بە خوێندنەکەی خۆی بدات ئەمە لە ئێوەیە بە دیکرا و هەستان بەم مۆعجزەی قورئانی پیرۆز کردووە؟ بەڵێ بێگومان قورئانی پیرۆز هەمووی مۆعجزەیە ئەلحەمدوللیلا دەتوانم بڵێم لە بچووکتریشتەوە هەتا گەورەترین شت لە ژیانتدا دەگۆڕێت قورئانی پیرۆز دەبێتە ینی دەتوانم بڵێم پانتای فراوانی دڵ و دەروونت و مێشکت داگیر دەکات لەوانێ زۆر شتە بێ مرۆڤ نەتوانێت بیڵێ زۆر شتێک کە ڕووبدات مرۆڤ ینی ئەو کەسێک کە حافز قورئانە لە نێوان خۆی و خۆیدا هەڵی بگرێ بەڵام بێگومان ئەو شتانێک کە دەوترێت سەبارەت بە مۆعجزاتی قورئان لەگەڵ حافز قورئان هەمووی ڕاستە و ڕوودەدا ڕۆژانە و بەردەوامی. شەیداخان ئەو 15 جوزەی پێش پەیوەندیکردنت بە هاشتاک و بە گروپەکەەوە لەبەر کردووە ئاسان لەبەرت کرد یا ئەو 15 دووەمی کە لەگەڵ هاوڕەکانی دیکەدا لەم ساڵی کە تێپەڕی لەبەرتان کردووە؟ دەتوانم بڵێم ئەو 15 جوزئی کە پێش ڕاگەیاندنی هاشتاگەکە بە ئاسانتر هاتە بەرم لەبەرەوەی ئەو کاتێک کە من ئەم 15 جوز ئەم لەبەر کرد هەمووی بەسەریەکەوە لەبەرم کرد ئەو ماوەی ئەو مدەتە هیچی نەپچڕامەوە لێی سەرەتاش بوو بۆ من ئەو کاتە من مەرحەلە چواری زانکۆ بووم کە دەستم پێ کرد دەتوان بڵێم گڕیتوونێکی زۆرم هەبوو زۆر خۆشتر بوو بۆ من بەڵام ناتوانم بڵێم ینی 15 جوزەکەی دواتر بە قورستر لەبەرم کرد
بەڵام کاتم زیاتر ینی کاتی زیاتری دەویست لەبەرەوەی من دەبوو پێداچوونەوە بە 15 جوتەکەی پێشووتریش بکەم و ینی حفزی ئەوەی دوای خۆشی بکەم بۆی ئەوەی کە مدەتێک من لێ بچرابوومەوە مدەتێک بوو کە ینی دوورکەوت بوومەوە. زۆر باشە خات و شەیدا دەگەڕێنەوە وڵات دێمە لای تۆ کاک عەبدوڵڵا تێگەشتن و تەفسیری قورئانی پیرۆز تا چەند ئاسانکاریە بۆی کە بتوانی قورئانی پیرۆز لەبەر بکەیت. ڕاستە کاک دانیێل خۆی عەسڵ لە لەبەرکردنی قورئان کە تکایە تۆ ئەتەوێ قورئان لەبەر بکەیت بۆ ئەوە نییە پێ بڵێن حافظ قورئان یعنی بۆ ئەوەیە کە تۆ ئەو چوار ئەرکەی کە زانایان باسییان کردووە لە بەرامبەر قورئانە تۆ جێبەجێ بکەی. یەکەمیان خوێندنەوەیەتی، دووەمیان تێگەیشتنێتی، سێمیان جێبەجێکردنێتی، چوارەمیان گەیاندنێتی. ئەگەر با بڵێن تۆ کەسێکی بتەوێ ینی قورئان لەبەر بکەی بۆ ئەمانە ئەبێ ئیلا مانە بزانی ینی مانە نەزانانی تۆ چۆن کاری پێ ئەەکەی لە هەموو شتێکە ینی لە هەست کارێکات تۆ کە ئەتەوێ بیکەی زانست عیلم پێش کارەکەکەوێ ئەگەر عیلم پێ نەبێ ناتوانانی کارەکە بۆ شێوەی کە پێویستە ئەنجامی بدەیت. وە زانینی مانەکانی قورئان یارمەتی تیا بۆ ئەوەی کە تۆ ئەو ئامانجەی کاتەوێت لە لەبەرکردنی قورئانە پێی بگەی. بێگومان لە 100% ئەوەی کە مانە تا چەندێک گرنگە لە بەرکردنی قورئانە بەڵکو خودی ئیشەکە مانایە کە تۆ کاتێ مانە زانی و چۆن بڵێ مانە زانیوە خەریک بوو بە لەبەرکردن کارەکە زۆر زۆر بۆ ئاسانترە بێ ینی کارەکەت زۆر خۆشتر بۆ دێتە بەردەست ینی چۆن بڵێ ئەو کات دوو پاڵەت هەیە بۆ لەبەرکردنی یەکەمیان تۆ لەبەری ئەەکەی دومیان مانەکەیشە زانی ئەو کاتە لە مێک شتا زیاتر ئیشەکە ئاسانترە بێ و کارەکەت بە ئاسانتر بۆ تێتە بەردەست. زۆر باشە کا بڵام ئێستا قورئانت لەبەرە ئەمە مەوزوع ئەوە نییە کە ئیمتیحانت بکەین باش بەڵام یە قورئانەکە بدەیتە من لەبەرکردنی قورئانەکەتان ئێستا بۆ من هەندێک حافظ قورئان هەند کاڵی ڕاپەڕ ئەوەندە یەکسەر دەست پێەکە دەیخوێنێتەوە لە ماوەی پێشوە ڤیددیۆیەک بڵاو هی گەنجێک دەیوت دە لاپەڕە وەرە دواتر 15 بڕۆ لە پێش هەمووی دەوتەوە شێوازی لەبەرکردنەکە دەستە تۆ چۆنەوە وەی کای جەلال سەرەتا کە دەست پێەکەی ئەو شتانە قۆناغبەندین تۆ سەرەتا کە دەست پێەکەی ئەبێ لە بەری بکەی دواتر ئەو شتانە بە قۆناغی دواتر خەریکی ئەبی ئەنی ئەو کەسە لەوەیە ئەگەر لی بپرسی چەندێ خەریکی ئەوە بوویتە لەوەی بڵێ ماوەکی زۆر زۆر خەریکم ئینجا گەشتم بۆ ئاستا ینی بەهرەیەکی تایبەت یان هەندێک جار بەهرەیەکی تایبەتە خوای گەورەیدا بە تایبەتی لە تەمەنی مناڵیە کە ئەم منداڵە مێشکی سافەوە خەیاڵی لە هیچ شتێک نییە خوای گەورە ئەم بەهرەی پێدا بەڵام لەبەرکردنی قورئانەوەگەوەی کە بەڕێسێڵی بەڵێ ئەکرێ بەڵام دوای لەبەرکردن ئاسایەکە یعنی کە تۆ لە قورئانەکە لەبەر ئەەکەی دوای ئەوە جارێکی تر ئەتوانی بێ ئەم ئیشەشکەی لەگەڵ قورئانە ینی مەسەلەی زانینی ئاەت مەسەلەی ئاەتەکان لەکوێ لاپەڕە ئەمە لە بەشی سەرەوەی ئاەتەکە چی هەیە لە ناوەڕاستی چی هەیە ئەو کاتە بە قۆناغێکی تر تۆ ئەتوانی ئەمەش بکەی ئێستا بڵێن فلان ئاەت فلان سوورەت فلان ئاەتی ئەوەندە لەبەرتە ئەوە زەحمەتە لەم قۆناغەیە بەڕاستی چونکە ئاەتەکان زۆرن و پێداچوونەوەیکی چاکیشیان ئەوێ چەند ئێمە پێداچوونەوەمان بۆ کردەوە بەڵام بۆ ئەوەی کە بڵێ ئەم ئاەتەمە بخوێنە لەکوێ ینی ئەم ئاەتەم بۆ بخوێنە منیش بۆ خوێنم ئەوە پێداچوونەوەیکی چاکتری ئەوێ لەوەی ئێستا من چۆن پرسیارێک بکەم بزانم قورئانەکەت لەبەرە چۆن شێوازی لەبەرکردنەکە بۆ منە بپرسم بڵێم لاپەڕەوەندە ئەوەنە بڵێم سوورەتی ئەوەندە و ئاەتی ئەوەندە ئەوەی مەراجعەیەکی زۆر چاکم کردبێتەوە سوڕەتی بەقەڕەیە بۆ نمونە سوورەتی بەقەڕە ینی ئەتوانی بۆ نمونە لە لاپەڕەکانی دوو ئاەتی بۆ بخوێنەرەوە لە شوێنەکە لەوانێ دوای ئەوە بتوانێت ینی لە جوزئی یەکەم بە تایبەت ئەکرێ ینی جوزئی یەکەم ئاەتی 106 مەگەر ئاەتەکە بخوێنی ینی كمك ألم تعلم أن الله له الملك السماوات والأرض وما لكم من دون الله من ولي ولا نصير أم تريدون أن تسألوا رسولكم كما سئل موسى من قبل ومن يتبدل الكفر بالإيمان فقد ضل سواء السبيل ود كثير من أهل الكتاب لو يردونكم من بعد إيمانكم كفارا حسدا من عند أنفسهم من بعد ما تبين لهم الحق فاعفوا واصفحوا حتى يأتي الله بأمره إن الله على كل شيء قدير. السلام عليكم. خۆت پێت خۆشە چی دیکە بخوێنیان بۆ نمونەکە ئەو ڕۆژانەی کە لە قورئانی پیرۆز خەریکی لەبەرکردن بووی
چه ئاەتێکی قورآنی پیرۆز پێی سەرسان بووی وەستانێک وەستا یان ئەوەی کە بۆ نەتەزوویەک بێ بە جسمتا وڵی کای دانیێل ئاەتەکان زۆرم بەڕاستی بە تایبەت ئەوەی کە ئێمە چونکە هەم گەنجین و هەم کاتێشتە خزمەتی قورآن بە سەراتێکی زۆری گەنجانی تیا بە تایبەتی پێغەمبەران کە بەشێکی زۆریان لە تەمەنی گەنجیا بوونەتە پێغەمبەر یەکێک لەو ئاەتانە لە سوڕەتی مەریەم لاڵێن لە لاپەڕی دووەم لە بەشی سەری سەرەوە کە بە پێغەمبەر یحیا فەرمێ یا یحیا خذی الكتاب بقوة ئەی یحیا کتاب بکرە بەهێزی ینی چۆن بڵێ ئیهمالی مەکە لە ئیشەکە یەکی لەو ئاەتانە ئەو بۆ بەڕاستی ینی کاتێک تۆ خەریکی قورآن خوێندن نەبی قورآن خوێندنەکەت بەزدی ینی بەزدی و بە گرنگیەوە لێ بڕوانیوە خەریکی قورآن لەبەرکردنەکەت بیوە تێگەیشتنیوە با بڵێن لە دواترە و کارپێکردنی و گەیاندنی و ئاەتەکانی سڵۆتی یوسف بە تایبەتی ئەوانە کاریگەری زیاتریان هەبوو بەسەراتی پێغەمبەران بە تایبەت پێغەمبەر ئیبراهیم ئەوانە کاریگەری زیاترە لەسەر دروستەکەن وەک چونکە بەشێکی قورآن ئەحکامە ینی پێتەناسێن دەڵێم ئەحکامانە ئەو بەم شێوەیەن بەڵام ئەوەی کاریگەری لەسەر ژیانە دروستکە ئەو ئاەتانی کە چیرۆکن و باسی پێغەمبەرانەکە بە تایبەتی ئەو پێغەمبەرانێک کە گەنج بوون و لە تەمەنی گەنجیا بوون بە تایبەتی یوسف و ئیبراهیم ئەوانە کاریگەریەکی زۆرە لەسەر دروستە زۆر باشە باست لە یاسای لەبەرکردنی قورآن کرد ئەم یاسایە چۆنەوە ئەوە لە گروپیشە وەوتت مامۆستا ئایا پێویستت بە مامۆستا دەبێت بۆ لەبەرکردنی قورآن کای زەڵان کەوێتە سەر کەسەکە خۆی ئایا ئەم کەسە لە ڕابردووە تەعامل لەگەڵ قورآنە چۆن بووە تا چەندێک خەریکی قورآن لەبەرکردن بووە و تا چەندێک گرنگیا و بە خوێندنی قورآن بە شێوازێکی دروست ئەگەر ئەم کەسە خۆی بتوانێ قورآن بە شێوازێکی دروست خوێنێ ئێستا چونکە قۆناغێک ئێمە لە قۆناغێکین وای لێ هاتووە کەسێ بیوێ خەریک قورآن لەبەرکردن و لە خوێندنەوەی بێەوە بتوانێت بەڕێک و پێکی بخوێنێتەوە مەجای گەندەڵیتیان نییە ینی چەندەها بەرنامە هەیە بە چەندی شێواز پێتەکەن کە تۆ قورآن بە شێوازێکی دروست خوێنیتەوە ئەگەر ئەمەمان هەبێ کەسێکمان هەبێ ئەکرێ مامۆستای نەبێت لە قۆناغیەکەمە ئاساییە بەڵام ئەگەر کەسێکمان هەبێت نەتوانێت قورآن خوێنێتەوە بە شێوازێکی دروست ئەو بێگومان مامۆستای نەبێ ئەو کا لەسەر ئیشەکە نەک ئەوە بێ ینی قەرزاری شەبێتەوە چونکە بە دیسانەوە هەم بێ جارێکی تر خەریکی چاکردنەوەی غەڵەتەکانی بێ بەڵام الحەمدولillah سواز بەخوای گەورم بۆ خۆم کە خەریک بووم ینی سەرەتا هەندێک شت فێر بووم لای مامۆستاکان و ئەو کەسانی کە دەرزم ناخوێندبوون و پاشان هاتم خۆم لە ماڵەوە دانیشتم هەمین لەبەرکرد ئێستا دووبارە ئەچمە مامۆستاکەم خوێنم و الحەمدولillah زۆریش لێ ڕازیە مامۆستاکە زۆر باشە کاک عەبدوڵڵا دەچینەوە بۆ پارێزگای هەولێر دەچمەوە لای دکتۆر شادی کاک دکتۆر ئێوە شێوازی لەبەرکردنی قورآنی پیرۆز چۆن ڕێسا و ڕێگاکانتان گرتە بەر لەگەڵەوەی کە تۆ پیشەیەکی دیکەشە هەبوو یاخود لەوانەیە سەرقاڵی خوێندن بوو بیت بەڵام لەگەڵ یا چۆن توانیت ڕۆژانە قورآنی پیرۆز لەبەر بکەیت بەڵێ خۆی زۆر گرنگە هەر کەسێک نیازی لەبەرکردنی قورآنی هەیە سەرەتا نیەتی لەبەرکردنی هەبێ و پاشان مامۆستایەکی یاخود سەرپەرشتیارێکی مۆڵەتدرا و متقینی هەبێ کە بتوانێت بەردەوامی ئاگاداری بێ بۆ لێ پرسینەوە و چاودێریکردن و ڕاستکردنەوە لە شوێنانەی کە لەوانێ بە هەڵەدا بچێ بەندەش من مامۆستام هەبوو ئەمە بەشدارم لەگەڵ سەنتەری حیکمە هەر لە بچووکیەوە ئەو قورآنەی کە لە تەمەنی بچووکیش لەبەردەکرێت زۆر جیاوازە وەک لە قورآنێکە لە تەمەنی ئێستادا لەبەردەکرێت مرۆڤ مەشک و دەروون و فترەتی پاکترە کە تەمەنی بچووکە بۆ زۆر گرنگەوەی کە دەوێت قورآن لەبەر بکات لە تەمەنی بچووکەوە دەست پێ بکە ئەو قورآنی کە پێشتر لە بەرمان کردووە ئەکید باشتر دەمێنێتەوە شێوازی لەبەرکردن بەش بەشە دەکەوێتە سەر بەرنامەی تایبەتی ئەو کەسە و مامۆستاکەی و توانای دەرونی و زیهنی ئەو کەسە ئەوەی خۆم ڕەچاوم دەکرد ئەو بەرنامەی کە من لە سەری دەڕۆیشتم لەبەرکردنی نزیکی دەلا پەڕ بوو لە هەفتەیەکدا چەند هەفتەیەک لە سەریەک دوایش وەرگرتنی وچانێک ئەمە دووبارە دەبەوە و سێ جوزە چوار جوزە واتە 6 لاپەڕ بێکەوە 8 لاپەڕ بێکەوە تاقیکردنەوەکەم لێدا هەتاوەکو بە کۆتایی مانگەیان
کاک دکتۆر جەنابەت کە دەست پێکرد لەگەڵ ئەم هاوڕێیانە تو ئەم هاوڕێیانە باز لە مامۆستا دەکەن من دەمەوێت باز لە ژینگە تایبەتەکەی جەنابەت بکەم بزانم ئایا خێزان کەس و کار دایک و باوک تا چەندە کاریگەری هەیە لەسەر لەبەرکردنی قورئان تۆ ئەو کاتێک کە پەیوەندیت کرد بەمانەوە چەند قورئانت لەبەر بوو وە ژینگەی ماڵەوە کە جەنابەت کوڕی بەڕێز مامۆستا باپیریت ئایا ئەمە کاریگەری هەیە لەوەی کەسێک لە خێزانەکەی خۆی حافظ قورئان بێ بۆ ئەم ئاسانتر بێەوە بە تایبەتی دیارە مامۆستاش لە تەنیشتت بێ کاریگەریەکەی بە دڵنیاییەوە زیاتر بێ بزانم بەگشتی خێزان ئەگەر کەسێکی تیا بێ حافظ قورئان بێ کاریگەریەکەی زیاترە بەسەر ئەو کەسەوە کە دەیەوێ قورئان لەبەر بکات بێگومان کاریگەرێکی زۆرە خێزان شوێنی یەکەمی پەروەردەکردنی مرۆڤە ئێمە ڕاستی هاندەری یەکەمم وەک خۆم جەنابی بابم بووە کە لە تەمەنی 90 ساڵی توانێتی هەموو قورئان لە ماوەی مانگێک لەبەر بکە کە باسی دەکەین شتێکی قورسە بۆ ئەوەی کە مرۆڤ لە عەقلیدا جێ بێتەوە بەڵام ئەو کە کردوویەتی بێگومان هاندەرێکی زۆرە پێم وایە زۆرێکیش لەو کەسانی دیکە کە بەشدارن لەم بەرنامەیە لە خانەوادەیاندایان کەسێکی کە چاوی لێ دەکەن زۆر گرنگە کە کەسێک هەبێ بە بەردەوامی چاوی لێ بکەی و هاندەرت بێ ڕۆژانە ئەمە لە بچووکیەوە بەڵێ لەگەڵمان خەریک بوو بیرم دێ ئەو ئاەتانی کە لە سەرەتاوە جەنابی بابم لەگەڵمان بووە سوورەتەکانی مولک و سوورەتی یاسین و سوورەتی بەقەرە ئەو پێی لەبەرکردین لە سەرەتاوە بەڵام دوایش لەبەر مەشغەڵەت کەمتر توانیوێتی و خۆمان دەستمان پێ کردووە بەڵام ئەو زۆر گرنگە سەرەتا ئێمە حافزێکی زۆرمان هەیە کە لە تەمەنی زۆر بچووک قورئان لەبەر دەکەن لەوانەیە خۆیان زۆر عەقلیان پێی نەشکێ بەڵام کاریگەری خانەوەدەکانە لە سەریان کاریگەری خێزانەکەیە کەوا دەکات لە تەمەنی پێش هەرزەکاریش جار بە هەیە هەموو قورئان لەبەر بکە زۆر باشە کاک دکتۆر بۆیە زۆر گرنگە ڕۆڵی خێزان پێمان خۆشە کەمێک قورئانی پیرۆزمان بۆ بخوێنیت بە گوێمان لە دەنگی شیوێت والله قربان بسط شاو أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ألف لام ميم ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين الذين يؤمنون بالغيب ويقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون والذين يؤمنون بما أنزل إليك وما أنزل من قبلك وبالآخرة هم يوقنون أولئك على هدى من ربهم وأولئك هم المفلحون إن الذين كفروا سواء عليهم أأنذرتهم أم لم تنذرهم لا يؤمنون ختم الله على قلوبهم وعلى سمعهم وعلى أبصارهم غشاوة ولهم عذاب عظيم دەستەکانت خۆش بێ دکتۆر گیان نەوەک دەرفەت نەبێ ناتمەوە لا چونکە نەداخانیش ئامادەیە دەمەوێت بزانم پەیامی تۆ بۆ هاوڕێکانی دیکە بۆ هەموو ئێمەمانان چییە بۆ لەبەرکردنی قورئان لەوەی کە ڕەنگە هەر کەسێکمان بەکارێکەوە مەشغوڵ بین و بیکەینە پاسایەک بۆی کە قورئان لەبەر نەکەین. عفوا بوبەری جەملە نەبوو کاک دکتۆر دەمەوێت بزانم پەیامی تۆ بۆ ئێمە بۆ ئەوان هەموو ئەوانەی کە دەیانەوێت قورئان لەبەر بکەن چییە لەوەی کە ئیشێکی دیکەمان هەبێ بیکەینە پاسا بۆی کە کەم تەرخەم بین لە بەرامبەر لەبەرکردنی قورئانی پیرۆزدا. بەڵێ قوربان
زۆر گرنگە کە قورئان وەک خۆی بناسین بۆی بتوانین باشدا خزمەتی دابین. کەلامی خوا عەزە وەجەل لە ئاستی خوادایە. قورئان تاکە سروشی وەک خۆی ماوەتەوە کە بەڕاستی و دروستی بزانین ئەوە لە خواوەیە. ئینسان کە لە خزمەت قورئاندایە لە خزمەت خوای خۆیدایە. ئەوەش گەورەترین شەرەف و گەورەیە بۆ ئینسان. بۆیە من پێم وابێ کەسێک بیەوێ و مەبەستی بێ بەڕاستی دەتوانێت کاتی بۆ بدەزێتەوە. ئەمە ئەگەر لە ڕۆژدا نیو سەعات دابنین دەکاتە 102 ڕۆژەکەی. ئەگەر ساعتێک دابنین دەکاتە 104 ڕۆژەکەی. واتە لە 104 بەشی ڕۆژەکەی دەتوانێت بۆ ئەرکێک دابنێ کە بەلایەوە گرنگە. بۆی ڕاستەکەم پێم وایە دەکەوێتە سەر ئەو لە بێت. ئەگەر بەڕاستی کەسێک بیهەوێ گرنگ نییە باگراوندەکەی چی. ئەمە لە کوردستان دەسە دەبین خۆشحاڵانە خۆشبەختانە کە جێگە ئومێدێکی زۆرە کە گەنجانێکی زۆر حتا ئەوانە کە بە تەمەنیشن باگراوندی جیاواز ئەرکی جیاوازیان هەیە ئێوە هەیە عایلێ بەسەرەوەیە ئێوە هەیە خوێندکاری ئێوە هەیە ئیشکاری جیاوازی هەیە بەڵام توانیوێتی کاتێک بدۆزێتەوە بۆ کە لە خزمەت قورئاندا بێ. بۆیە ڕاستەکە دەکەوێتە سەر ئەوەی ئێمە چەندە بەلاومەنەوە گرنگە وە لە خزمەت قورئاندا بوون چۆن دەبینین. بۆ دەبێت لێوە ڕاست بکرێتەوە لێوە تێگەشتێکی دروست هەبێ بۆی بتوانین وەک پێویست لە خزمەت قورئاندا بێن. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر شادی باپیرکە لە پارێزگای هەولێرەوە لەگەڵمانە بوو. میوانەکەی پارێزگای دۆکیشمان ئامادەیە ئەویش بەڕێز خاتونەدا محەممەد کە ئەویش توانێتی خواوی قورئانی پیرۆز لەبەرکە. خاتونەدا سڵاوی خوارد لێبێ. سپاس بۆ ئێم دەرفەتت بێمە بەخشی. عليكم السلام ورحمة الله سرتام. خاتونەدا ئەگەر باز لە ئەزمموی خۆت و چۆنێتی لە بەرکردنی قورئانی پیرۆزمان بۆ بکەی کە تۆ بەڕێستان چۆن کاتی خۆتان بۆ تەرخان کرد. سەرەتا بەناوی خودای گەورە و مێهرەبان سوپاس بۆ خوددا کە ئێمە شایستەی بەم نیعمەتە مازن نەزانین. من خۆم لە سەرەتاوە خولیای لەبەرکردنی قورئانی پیرۆزم هەبوو. سەرەتا لای باوکم جوزئێکی قورئانم لەبەر کرد. دواتر بۆ ماوەیەک دابڕام لەبەر خوێندن و شت تا دوای پۆلی 6 لای مامۆستا مەلاخێری دەستمان پێ کردەوە بەڵام دەمخوێن بە شێوەیەکی کەم کەم. بڕیارم لەوەی کە بە ساڵێک قورئانی پیرۆز دەبەرکەم ئەوەش لە ڕێگەی کەناڵەکەی بەڕێستان بوو. ڕۆژێکیان پۆستەکانی فەیسبووکم دەخوێندەوە شەو دەبردە سەرەوە تا گەیشتمە پۆستێک کەناڵەکە ئێوە بوو باسی لەم پرۆژێ دەکرد. پرۆژەی تۆش قورئان لەبەر بکە کە کۆمەڵی گەنج بڕیاریانداوە لە ساڵێک قورئان لەبەر بکەن. منیش یەکسەر نامەم بۆ سەرپەرشتارەکە نات وتم دەتوانم ئەمنیش بەشدار بم لەم پرۆژەیە. وتی بۆنا اینجا داخلی گروپێکی ماسنجەر کرامان هەمومان تقریبان 6-7 کەس بووین. ڕۆژانە چەندین ڕێنمایی چۆنیەتی لەبەرکردنی قورئانی پیرۆز چۆنیەتی خوێندنی زۆر سوودمان لەو شتانە دەبینی کە لەو گروپەدا دەنرا. بە تایبەتی کاک عەبدوڵڵا کە نامە بۆی دانار بەڕاستی زۆر مەمنونیتم زۆر هاوکاریمان کرد تا تەواو بووین. بەڵێ ئەوە بوو. زۆر باشە خاتونەدا ئەو کاتێک کە پەیوەندیت کرد بەم گروپە و بەم هاشتاکەوە چەند قورئانی پیرۆزت لەبەر بوو و ئێستا ئەگەر بکرێت تۆزێک کەمێک لە قورئانی پیرۆزمان بۆ بخوێنیتەوە. باشە سەرەتا تقریبا 7 جوزئم لەبەر بوو بەڵام وەک ئەوە بوو بڵێ ئوزبوعی یەک لام لەبەر ئەکرد. بەڵام کە چوونە ئەم گروپە ڕۆژانە تقریبا دوو لاپەڕەوە تا پەڕێکمان لەبەر ئەکرد تا تەواو بووین. بەڵێ قورئانی پیرۆز بسم الله الرحمن الرحيم عما يتساءلون عن النبأ العظيم الذي هم فيه مختلفون كلا سيعلمون ثم كلا سيعلمون ألم نجعل الأرض مهادا والجبال أوتادا وخلقناكم أزواجا وجعلنا نومكم سباتا وجعلنا الليل لباسا وجعلنا النهار معاشا وبنينا فوقكم 7 زۆر باشە خاتونەدا
ئێستا دەمەوێت دوای ئەمەی کە خۆت ئەلحەمدولیلا توانیتە قورئان لەبەر بکەیت ئایا هیچ هاندانێکت هەیە بۆ دەوروبەرەکەی خۆت بۆ خوشک و براکانت بۆ هاوڕێکانت لەوەی کە لەبەرکردنی قورئان ئاسانە ئێوەش دەست پێ بکەن؟ بەڵێ ئەلحەمدوللا لەو ڕۆژەی کە ڕامگەیاندووە کە لەبەر دەکەم و دوایەوەش کە تەواومان کردووە چەندین کەس پەیوەندیان پێم کردووە تقریبان 6-7 کەس ناناسمش خەڵکی دوورنیش بەڵام چۆنیەتی لەبەرکردنیان ڕێنمایی هەمووی ئەلحەمدوللا پێیان ڕامگەیاندووە هەمووی بۆ فەزلی خوددا و بۆ ئەم گروپە دەگەڕێتەوە و دەوروبەرمیش هاوڕێکان نێزیکەکانم تەلەبەکانی خۆمی قورئان فێرکردن مامۆستا ئێمەش قورئان لەبەر مامۆستا قورئان ئاسانە بەڵێ پیشنیارم نەک بۆ ئەوەی کە خۆی داوا دەکە بۆ ئەوەی کە خۆی دەڵێ گرانەش نا قورئان لەبەرکردن هیچ گرانیە چونکە خوای گەورە شتێک ناڵێ ئاسانە گەر ئاسان نەبێ خۆ خۆی دەفەرمێ وەلەقەد یەسەرنا القورئان للذکر فهل من مدەکر ئەها چەند جوان پێمان دەفەرمێ قورئان ئاسانە بۆ تێگەیشتن بۆ خوێندن بۆ زانیاری وەرگرتن بەڕاستی کە لەگەڵ قورئانی ژیانت پڕ دەبێت لە بەرەکەت پڕ لە خۆشی ساڵێک ئەگەر پێم بڵێن پێناسەی ساڵی 2020 تا 2021 مانگی سێ بکە دەڵێن ساڵێک ژیانکردن لەگەڵ قورئانی پیرۆز بەڕاستی خۆشترین ژیان بوو ڕۆژێک نەبووە بەڵێم ئەمڕۆ دڵم نەخۆش ئەمڕۆ ئەمە چیاتە ڕێگەم هەمیشە یعنی بەختەوەر بووم ئەمەش بۆ فەزلی قورئان دەگەڕێتەوە چونکە خوای گەورە خۆی دەفەرمێ ئەلا بذیکری الله تطمئن القلوب پێمان دەفەرمێ بە قورئانە بە زیکرە دڵەکان ئارام دەبنەوە هەر حرفێکی قورئان هەر وشێکی قورئانی زیکرێکە بۆیە پێشنیارم بۆ هەر کەسێکە کە خۆمان لە قورئان نزیک بکەینەوە زۆر لێ ورد بینەوە بکۆڵنەوە چونکە کتێبێکی ئاسایی بخوێنیەوە جارێ دوان لێ بێزارەبی بەڵام قورئان چەند زیاتر بچێنایەوە چەند زیاتر بخوێنیەوە زیاتر حەزەکەی لەگەڵی بژی زیاتر حەزەکەی خودای گەورە بۆت بدوێ نازانم هەستێکی زۆر خۆشە بەڵێ زۆر سپاس بۆ خاتونەدا دەستی خۆش بێ دەچمەوە پارێزگای هەولێر خاتو شەیدا گفتوگوی لەگەڵدا دەکەم دەمەوێت بزانم تۆ پەیامی تۆ چییە دوا پەیامی تۆ چییە بۆی کە هاوڕەکانت چاو لە بەڕێزت بکەن و قورئانی پیرۆز لەبەر بکەن و دەبێت سەرەتا یەکەم هەنگاو بناغی لەبەرکردنی قورئانی پیرۆز لەکوێوە دەست پێ بکەن بەڵێ خوای گەورە لە سوورەتی الطلاق دەفەرمێ ومن يتق الله يجعل له مخرجا ويرزقه من حيث لا يحتسب ومن يتوكل على الله فهو حسبه من دەتوانم ئەوە بکەم بە شیعاری لەبەرکردنی قورئانی پیرۆزم خوای گەورە طبعا يعني بۆیە من ئەو ئاەتەم هەڵبژاردووە بەڕاستی لە لەبەرکردنی قورئان من ئەو دەرگایانی کە پێشووتر دەمزانی قەت نابێتەوە وام هەز دەکرد کە قەت بۆم ناکرێتەوە ئێستا زۆر بە ئاسانی بۆم بووەتەوە هەر کاتێ ینی خوای گەورەم کرد بە پاڵ پشتی خۆم خوای گەورە ینی بە زیادەوە وەڵامی داومێتەوە من داواکارم هەیە لە هەر خوشکێک لە هەر برایەک لە هەر دایکێ لە هەر باوکێ لە خۆناغی سەرەتاییدا لە بچووکیەوە منداڵەکانیان ڕابێنن لەگەڵ قورئانی پیرۆز لەبەرەوەی بەڕاستی ئەو مێشکەی ئەو بیر و فکرێک کە منداڵ هەیەی هەز دەکەم لەگەڵ گەورەبووندا وردەوردا قورستر دەبێت لەبەرکردنی قورئانی پیرۆز لە گەورەتی ینی لە تەمەنی گەورەتردا سەختتر دەبێت هەتا لە تەمەنی منداڵی وە هەتاوکو بچووکن با منداڵەکانیان ڕابێنن لەسەر قورئانی پیرۆز زۆر باشە خاتو شەیدا خەڵکانێک دەبینین لەبەرەوەی کە بەحساب ڕۆشنبیر ببن دەست دەکەن بە خوێندنەوەی کتێبە جۆرا و جۆرەکان هەماینی کۆمەڵایەتی سیاسی ئابووری بە هەموو بابەتەکانەوە با من بزانم لە ماوەیە یەک ساڵەدا تۆ کە توانیتە ئێستا قورئان هەموو لەبەر بکەیت ئایا لە ڕووە معریفی و لە ڕۆشنبیریەکەوە چ دەستکەوتێکی هەبووە بۆت؟ بەڵێ طبعا قورئانی پیرۆز هەموو لایەنەکانی ژیانی مرۆڤی تێدا کۆبێتەوە دەتوانم بڵێم لەگەڵ قورئانی پیرۆز ناڵێم مەسەلەن کتێبی تر پێویست نییە بەڵام دەتوانم بڵێم قورئانی پیرۆز کافیە بۆ کەسێک کە بیەوێ هەموو زانستەکان لە خۆیدا کۆ بکاتەوە زۆر باش زۆر سپاس بۆ خاتو شەیداش کە لە پارێزگای هەولێر و لەگەڵمان نابودێمەوە لای بەڕێزە کاک عەبدوڵڵا دەمەوێت دوا پەیامی تۆش وەربگرین بۆ تەشجیعکردن هاندانی هاوڕەکانت کە بتوان ئەوانیش قورئانی پیرۆز لەبەر بکەن کە دانیێل
وڵا نەک پێشنیار بۆ هاوڕێکانم بەڵکو پێشنیار بۆ هەست کەسێکم کە لە ڕێک کەناڵە ڕێزەکەتانەوە هەست کەسێک کە ئەم پەیاما بینێ و هەچ دایک و باوکێک کە ئەما بینێ یەکەم خاڵ داواکارم لە دایک و باوکان بە تایبەت لەگەڵ مناڵەکانیان خەریک بن چونکە ئەو کاتەی و ئەو مێشکەی و ئەو دڵ و دەرونەی کە لە مناڵیە هەیە هیچ کەسێک نیەتی و ئامادەیە بۆەوەی کە زۆر بە ئاسانیە خۆی کاڵێ لاپڕەیەکی سپیە هەرچی و بێ لە سەری ئەنووسیتەوە ینی داواکارم دایک و باوکان هەر لە ئێستا ینی بە ڕۆژی ئاەتێکیش بە خەریک من لەگەڵ مناڵەکانیانە و بەردەوام بن هەتا و کاتێک کە ئیشاءڵڵا ئەگەنە ئەو ڕۆژێک کە تاوای قورئانیان لەبەر کردووە لە کۆتایی هەر ئەمە ئەبێتە سوود و ئۆمایی پاداش بۆ دایک و باوک هەم لە دنیا هەم لە قیامەت و بۆ گەنجان بە تایبەت کە لەم سەردەما خۆیان مەشغوڵ کردو بە کۆمەڵشتی لاوەکی و ناگرنگ بەڕاستی ینی وەرە ینی بانگی یەکەم بۆەوەی کە بێ خەریکی شتێک بێ کە پێی خۆشبەختە بێ پێی سەربەرزە بێ لە هەردوو دنیا ینی ئەو بابیر کاتەوە لەوەی کە ئەو کۆمەڵشتانی کە لە ئێستا خەریکێتی دوو ڕۆژی تر هەر کەمر کۆتایی پێدە بەڵام قورئان پاداش شتێکە ئەگەر خوای گەورە لێت قوبوڵکە ئینشاءڵڵا تەڵان ئومێدمان وایە کە قوبوڵی کردبێ پاداش شتێکە لەو دنیاش بەرهەمی هەیە ینی درەختێکە لەو دنیاش بەروبوومی هەیە بۆیە داوا لە گەنجانی شەخم کە ینی بێنەوە سەر ئەم ڕێەوە بێن خەریکی قورئان بن جا بە لەبەرکردنی بە تێگەیشتنی و لە کۆتاییە بە کارپێکردن و گەیاندنیشی بۆ خەڵکی دیکە وەل کۆتاییە و کەسانیشی کە تەمەنیان هەیە من هیچ ڕێگریە نابێنم لە دەست پێکردن بە قورئان ینی تۆڕە ئەگەر تەمەنیشت هەیە ڕۆژی یەک ئاەت بێنە لە ماوەی نوی ساعتە بەس گوێ لەو ئاەتە بگرە چی کێشەیەک هەیە گرنگەوێت تۆ هەت بەردەوام لە قانجازای ئەگەر درەنگ لە بەریکەی ئەگەر زۆر لە بەریک زۆر باشکە بڵا زۆر بە کورتی لە بەری هیچ دەرفەتم نەماوە ئەم پرۆژێ ئێستا کۆتایی پێدێت یا هێشتا بەردەوامن و خەڵکی ڕەنگە تازە پەیوەندیتان پێوە بکا بە تایبەتی لە دوایان بەرنامەیەوە ئێوە پلانتان چییە بۆی کەم پرۆژێ درێژە بکێشێت کاک جەلال وەڵا بەرنامەمان هەیە ئینشاءڵڵا بەڵام ئێستا قسەی لەسەرەکەین کە قۆناغی دووەممان چۆن بێ چۆن ڕایبگەێنین ئایا بۆ شێوەی قۆناغی یەکەم بێ چکە ڕاستی لە قۆناغی یەکەم هەندێشت بۆتەوێ بە پەند ینی هەندێشت هاوکاری تەکار بۆی قۆناغەکانی تر ئیشەکەت ئازمموی لێوەرگریت و ئیشەکەت واکات چاکتر و باشتر بێ و ئێمە لەگەڵ کاغڕازگۆ کە پێکەوە ئینشاءڵڵا لەگەڵ ئەو برا خوشکانەی دیکەش قسە لەسەرەوەکەین کە پشت بەخوای گەورە قۆناغی دووەمیش ئەمەش ڕابگەێنین بەڵام بە شێوازەیەکی جیاوازتر پشت بەخوای گەورەوە لە چوارچێوەی پرۆژێکی فراوانترە ئەگەر خوای گەورە ئینشاءڵڵا ئاسانی زۆر باش زۆر سپاس بۆ کاک عەبدوڵڵا و تەواوی و میوانانی کە لە پارێزگاکانی دیکۆ لەگەڵمانە بوون سپاس بۆم دەرفەتە بەڵێ ئەزان بە یارمەتی هاوکاران لەگەڵ هاوکارم کاک جەلال بەرنامەی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازین کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگەی سوود و ڕەزامەندیەوەی یازی ببێت تا بەرنامێکی دیکە بەخواتان دەست پێین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ دەست بەش بێخۆ